ماری چەند مانگی ڕابردووی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کرایە و لە ئامارەکەدا هاتووە کە 48 چالاکی سیاسی کورد دەستگیر کراون. ناوەندی دیموکراتی و مافی مرۆڤی کوردستان لە راپۆرتێکیاندا ناسنامەی 48 گیراوی سیاسی کوردیان ئاشکرا کردووە کە سەرجەمیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن. خوێندکاری زانکۆ ئەسرین ئەسەدی خەڵکی شاری مابات 3 مانگ بەر لە ئێستا دەستگیر کراوە و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. هەروەها 3 مانگە مامۆستایەکی خوێندنگایەکی مابات بە ناوی خەلیل ئیسماعیلی دەستگیر کراوە و ڕەوانەی گرتوخانەی ئەوینی تاران کراوە. لە شاری ئێلام شێوەکارێکی کورد بە ناوی سەجاد تابانی لەلایەن ئیتلاعاتی ڕژێمی ئێرانەوە پێش 3 ڕۆژ دەستگیر کراوە و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. لە چەند ڕۆژ پێش ئێستا خوشک و برایەکی خەڵکی شاری سەردەشت بە ناوەکانی ئاکام و لەیلایەتیمی دەستگیر کراون و بۆ شوێنی نادیار گوازراونەتەوە. لە شاری بانەش زانیار مرادی و ئاوارە پەرتەوەیی کە ماوەیە کە دەستگیرکراون تا ئێستاش بێسەر و شوێنن. چالاکێکی شاری سەقز بە ناوی هیوا دەستباز بە تۆمەتی چالاکبوون لە تۆڕە کۆمەڵایەتەکان و باشداربوونی لە کەمپەینی پشگیری لە زیندانانی سیاسی لەلایەن ئیتلاعاتی ڕژێمی ئێرانەوە دەستگیر کرا. هەروەها سەلاحەدین میرزایی و ئەمین عەلیپور و ئارام میکایلی و ناسر زارعی و ئیقبال زارعی ڕاد لە سەقز لە دوای گرتنیان بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. لە شاری ورمێ کەریم فەتاحپور کاندیدی هەڵبژاردننی پەرلەمانیە و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دوای دەستگیرکردنی بێسەر و شوێن کراوە. هەروەها 11 گیراوی سیاسی تر ماوەی چەند ڕۆژێکە لە شاری شنۆ بە تۆمەتی هاوکاری حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان دەستگیر کراون و خراونەتە ژێر ئاشکەنجەی دژوارەوە. لە شاری ماکۆ محەممەد بروکی بە تۆمەتی هاوکاری حیزبێکی کوردی 5 ساڵ سزای بەسەردا سەپێنراوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری بۆکان 12 کەس کە 4 لە مزگەوتی ئیمام محەممەدی غەزالی دەستگیرکرابوون بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. لە هەفتەی ڕابردوو حەکیم شوجاعی خەڵکی گوندی گوندێلای سەر بە شارەدەی شنۆ لە پارێزگای ورمێ دەستگیر کراوە. هەروەها 3 کۆڵبەری گوندی ئالان سەر بە شاری سەردەشت بە ناوەکانی عەلی و ئەحمەد و مەولانیا و عەلی عەلیزادە دەستگیر کراون و بۆ گرتوخانەی تایبەتی سەر بە سوپای ئێران گوازراونەتەوە. پێش مانگ و نیوێک باوک و کوڕێکی خەڵکی شاری ورمێ بە ناوەکانی فەراد و حەسەن پەیخامی بە تۆمەتی دژی ئاسایشی نەتەوەی ڕەوانەی گرتوخانەکران. لە شاری جوانڕۆ حەیدەر کەنعانی لە مانگی پێشوودا دەستگیر کراوە بۆ شوێنێکی نادیاریش گوازراوەتەوە. لە شاری پاوە عومران ئەحمەدی لە دوێنێەوە دەستگیر کراوە و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە.